لای بەڕێز وەلید فارس ئەم کاتت باش سواس دەکەم کە ئامادەن لەگەڵمان بابزانین چۆن سەیری ئەم ئاگربەستە دەکەن ئایا بەڕاستی ئێمە ئێستا لە دۆخی ئاگربەستین یاخود نەخێر ئەم ئاگربەستە کاتە بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین کە دەڵێم خۆمان ببەستم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ جەنگێکی گەورەتر لەوانەیە پرسیارەکەت هەر خۆی وەڵام بێ بەڵام ئێستا نا هەردوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیدارەی ترەمپ دیاریکراوی و کۆماری ئیسلامی ئێران هەردوو لە ئاگربەستیان دەوێت بەڵام دەرەنجامی جیاوازیان دەوێت ئێران دەرەنجامی جیاوازی دەوێت ئەمان جیاواز دەوێت با بە ئێران دەست پێ بکەم ڕژێمەی لە ئێراندایە ئەو قەناعەتەی بۆ دروست بووە بیر و بۆچوونی گۆڕاوە کە لە ڕووی سەربازیەوە هێزی ئەمریکا و ئیسرائیلیش لەگەڵی وای کرد چەکە استراتیژیە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناو بچێت هێزی دەریایی هێزی ئاسمانی موشەکە بالستیەکان نیوە یان لە سەدا 60 ڕیزبەندی یەکەمی سەرکردایەتی ئێران بینی ومانە هەمووی لە ناو چووە ئەو ڕژێمێکە لە تارانە بڕیاری داوە هەموو ئەو کارتانی لە بەردەستێتی بەکاری بێنێ تا ئەو هاوپەیمانیە هێرشی هاوپەیمانان مەبەستم ئیسرائیل و ئەمریکایە خاو بکاتەوە یان ڕایگرێت لە واشنگتن سەرۆکی ئەمریکا گوتی ئەو ئامادەیە بگەنە ڕێککەوتنێک ئەمە بەڕاشکاوی ئەم قسەی کرد بۆ ڕاوێژکارانی بۆیە ئێستا دەرفەتێک هەیە واشنگتن و تاران بگەنە ڕێککەوتنێک بەڵام کێشەکە ئەمە شرۆڤەکردنە کێشەکە ئەوەیە ئەو ڕێککەوتنەی کۆماری ئیسلامی دەیەوێت جیاوازە لەو ڕێککەوتنەی ترەمپ دەیەوێت چونکە ترەمپ خۆ بەدەستەوەدانی دەوێت ئەوەی ترەمپ داوای دەکات خۆ بەدەستەوەدانە واتە ئەو حکوومەتە و ئەو ڕژێمەی لە ئێرانە ئەوەی بۆ ئیدارەی ترەمپی کە هەمان ئەو کارە بکە ڤەنزوێلا بۆی کرد ئەمە شتێک نیە ئایەتوڵڵا قبوڵی بکە بۆیە لێرە دەبینین لێرە دەرفەتێک لە ڕووی کات و ڕوبەرەوە لەوانەیە ئاگربەستێک درێژێ بکێشێت بەڵام دەرفەتێکی شەیە ئەگەر هەیە دواتر بکرێتە ڕێککەوتن کەواتە لە دوای ڕاگەیاندنی ئاگربەست دەکرێت بەڕێز وەلید فارس پێمان بڵێت چی گۆڕاوە کاتێک ئاگربەستەکە ڕاگەێنرا بەیادم دەخاتەوە کە ئەوەی لە غەزە ڕوویدا و لە نێوان ئیسرائیلەکان و حەماس ئێستا ئەمە غەزەیەکی گەورەیەوەی ڕوودا لەگەڵ ئێران و ئەو ڕژێمەی لە ئێران هەیە کە ئاگربەست دەستی پێکرد یەکەم شت سەرۆک ترەمپ سەیری دەکات ئەوەیە سەیری هاتوچۆی کەشتیوانی دەکات لە گەڕووی هورمۆس چونکە ئەمە گرنگترین شتە هاتوچۆی کەشتیوانی ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی سیر بکات کەشتیەکانیان بە گەروی هورمز تێدەپەڕن بێ ئەوەی ئێران گێچەڵی پێ بکە یاخود هێرش بکاتە سەری یاخود پارەی لێوەرگێت باجی لێوەرگێت ئەو کاتە سەرۆک ترەمپ ئامادە دەبێ قۆناغی دووەمی دانوستانەکان دەست پێ بکە ئەو جێگری سەرۆکی نردووە بۆ ئیسلامەباد دەچێت لێ دانوستان دەکە لەوانەیە باز لە ڕوانگەکانی دیکەی ئەو گفتوگویانە بکەن ئەو ئاگربەستە بە بینینی من ئاگربەستێکە بۆکردنەوەی گەروی هورمز بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ نرخی نەوت و غاز و بەهای دۆلار و هەموو شتەکانی تر بۆیە ئەوەی ئێمە ئێستا سەیری دەکەین لە ڕووی سەربازی و زۆر هەستیارە ئاسانیە باز بکرێت باش بەو پێی بەڕێستان ڕاوشکاری ئێستای بەشێک لە ئەندامانی کۆنگرێنسن ئەمانەوێ بزانین هەڵوێستی ڕاشکاوی و ڕاستەوخۆی کۆنگرێس چیە لەسەر ئەو جەنگە کۆنگرس بە شێوەیەکی سەرەکی لە دوو گروپێک دێ یەکێکیان ئەوانن دایانەوێت سەرۆکی ئەمریکا کردداری هەبێت تا دەسەڵاتی هەبێ لە دژی ڕژێم بوەستێتەوە کۆتایی پێبێنێ ژمارەیان 56 کەسە لە ئەنجومەنی نوێنەران ژمارەیەکی زۆریشەیە لە ئەنجومەنی پیران بۆ نمونە سیناتۆر گرام لە سەرەتاوە داوای کرد کۆتایی بۆ ڕژێمە بهێنرێت و دەسەڵات درێتەوە دەست خەڵک لایەکەی تر لای چەپ ئەوەی ئێستا ناومان لێنراون ئەو گروپە ڕاستڕەوە پەراوێز خەرانەی کە دایانەوێت شەڕ لە دژی ڕژێم نەکرێت دەنگیان زۆر بەرزە بەڵام ژمارەیان زۆر نییە لە نێوان ئەوانە
کۆمەڵێکی دیکان پشتیوانی لە سەرۆک ترامپ دەکەن لە هەر بڕیارێک دەری بکە بۆیە سەرۆک ترامپ ئەگەر لە دژی ڕژێم وەستێ زۆرینە لەگەڵینە بەڵام لە تشرینی دووەم تا تشرینی دووەم ناتوانم دای تشرینی دووەم قسە بکەم ئایا سەرۆک ترامپ ئاگەر بەستێک جێبەجێ دەکا چونکە گروپێک هەیە لە نێو کۆنگرس گومانیان هەیە چونکە دەیانەوێت مەرجی بەهێزتر جێبەجێ بکرێ ئاگر بەستیان بەدڵ نییە بەڵام ناتوانن بڵێن ئێمە دژی ئاگر بەستەی باش لەناو کۆنگرێس هەمووان دەزانین دیموکراتەکان و کۆماریەکانن ئەکرێ خاڵی جیاوازی دیموکرات و کۆماریەکان بزانین لەسەر ئەو جەنگە چونکە زۆر باز لە ڕای جیاوازی دیموکراتەکان و کۆماریەکان کرا بۆ ئەوەی کە ئەم جەنگە دەستی پێ کردووە ڕاستە ئەگەر سەیری دیموکراتەکان بکەین چەپڕەوەکان و دیموکراتەکان دژی ئەو جەنگان چونکە جۆرێک لە هاوپەیمانی هەیە لە نێوان پێشکەوت و خوازەکان و ئیسلامیەکان ئەمەش دایانەوێت لە ئەرزی واقعدا جێبەجێ بکرێت بەڵام دیموکراتەکان ئەوانی کە لە ناوەڕاستدان ڕەخنە لە سەرۆک ترامپ و ئیدارەکەی دەگرن کە چۆن ئەو جەنگە ئەنجام دەدات و لەلایەکی دیکە چۆن دانوستانیش دەکەن لە دژی جەنگەکە نین چونکە ئەوان دەڵێن ئەگەر بۆ ئاسایشی نیشتیمانی بێ ئێمە لەگەڵ ئەو ئیدارەیە دەبین بەڵام ڕەخنە دەگرن چونکە کردارەکان بۆ شێوێنی کە داوای دەکەن ئەوانی لە ناوەڕاستدان بۆ نمونە فلەچەرمان کە ئەو لەگەڵ سەرۆک ترامپە و لەگەڵ ئیدارەکەیە کردداری لە دژی و ڕژێمە هەبێت بەڵام ئەگەر سەیری کۆماریەکان بکەین کۆماریەکان ئەوەی جێگەی پێکەنین و سەرسوڕمانە ڕاستڕەوەتەکانی ئەو حزبە چەند کەسێکن لە دژی ئەو جەنگەن ئەوان ناویان لە خۆناوە پەراوێزراوان دانوێت لە جیهان پەراوێز بخرێن و پەیوەندیان نەمێنێ دەبینین بنکەیەکی گەورەی ترامپیش هەیە لە کۆنگرس هەموو ئەو شتانەی سەرۆک ترامپ دەیەوێت بیکە ئەوان پشتیوانی لێ دەکەن چەند ئەندامێکی دیکەش هەیە لە کۆنگرس لە کۆماریەکان دژی ڕژێمن فشار دەخەنە سەر سەرۆک ترامپ کۆتایی بە دەسەڵاتەکەی ئێران بێنێ بۆیە دەبینین بەراوردکاریەکی زۆر دەکرێن نێوانیان بە ئێستا ئەکرێ جەبا من لە ستۆدیۆ دکتۆر نەهرۆم لەگەڵایە کە هەر هاوڕێی خۆشتا بەڕێز وەلید نەهرۆ زاگرۆس با بزانم ئەو وەڵامم باتەوە ئێستا بەپی ئەو قسە و شرۆڤەی کە بەڕێز وەلید فارس بۆی کردین ئەکرێ بڵێن زۆرینەی کۆنگرێس لەگەڵ دۆناڵد ترامپا بوو سیرکە پرسیارەکە زۆر سادەیە بەڵام وەڵامەکەی هەندێک وردەکاری دەوێت من دەمێ بە سادەیی پێت بڵێم چۆنە ئەوەیە بەشی هەرە زۆری کۆماریەکان لەگەڵ دۆناڵد ترامپن باشە بەشێکیش هەیە لە ناو دیموکراتەکان بەشێکی لەوانەیە کەمیش نەبن زۆر بن ئەوانیش لەگەڵ دۆناڵد ترامپن ڕخنیان لە شێوازی چونە ناو شەڕەکە هەیە با من پرسیارەکە بە شێوازێکتر بکەم بۆ ئەوی بینەریش بە ئاسانی تێبگاویش ئەوەیە ئەگەر بڕیار لە دەست کۆنگرێس بێ دۆناڵد ترامپ بەیانی داوا لە کۆنگرێس کا وای دابنێن ئەم سیناریوە داوا لە کۆنگرێس بکە ئایا متمانی پێدەدەن بچێتە شەڕەوە لەگەڵ ئێران یان نا زۆرینەی کۆنگرێس دەنجی پێدەدا چونکە بەشێکی زۆر لە کۆماریەکان و دەنگی پێدەن و بەشش لە دیموکراتەکان ئەو دیموکراتانەی ئێستاش کە ناڕازین لە جەنگەکە زیاتر لە شێواز و ئەدای دۆناڵد ترامپ ناڕازین نەک لەوەی کە ئایا ئاسایشی ئەمریکا لە خەتەردایە یان نەک لەبەرەوەی ئایا ئێران مەترسیە لەسەر ئەمریکایان نا زۆرینەی ئەندامانی کۆنگرس ئەمەلا بە کە دیموکراتە یاخود کۆماریە زۆرینە پێیان وایە ئێران هەڕەشەیە لەسەر ئەمریکا و لەسەر پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر جیهانجا بۆیە ئەگەر قسەکردن یان دەنگدان لەسەر ئەوە بێ سەرۆکی ئەمریکا بچێتە جەنگێکەوە دژی ئێران زۆربەی ئەو دەنگە بە سەرۆکی ئەمریکا دەدا باشکەواتە بەڕێز وەلید فارس ئەتوانین بزانین کە ئایا ئەگەر دوای کۆتایی هاتنی 6 ڕۆژەکە و سەرنەگرتنی ئاگربەست کۆنگرێس جارێکی کە متمانەیە خود ڕێگە بە سەرۆکی ئەمریکایە جەنگ دەست پێ بکات لە تێڕوانینی من ئەوەی لە کۆنگرێسن کە ڕێگەیان بە سەرۆک ترامپدا و ئەوانش کە لە سەرەتاوە دژی جەنگ بوون ئەوان خۆیان هەڵوێست خۆیان ناگۆڕن هەڵوێست لە دوای هەڵبژاردننی ناوەڕاست لە تشرینی دووەمیەم ساڵ دەگۆڕێن بۆیە ئەوانەی کە دەڵێن ئەگەر ڕژێم مەرجەکان جێبەجێ نەکات ئەو کاتە گوتارێکی دەبێت بۆ کۆنگرێس و بۆ بنکەی جەماوەری خۆی ئەو کاتە دەتوانێت بچێتە کۆنگرێس
قسەیان بۆ بکات بەڵام لایەنێکی دیکەش هەن کە دەڵێن دۆخەکە لە کۆنتترۆل دەرچوە ئیسرائیل هێرشی کردوەتە سەر حزب الله و لوبناان ئەو کاتە ئەگەرەوە شەڕە فراوانتر بێ ئێران بڵێ ئێمە پشتیوانی لە حزب الله دەکەین ئەو کاتە سەرۆکترۆم ئەمە قوڵ ناکە بە دڵنیاییەوە بۆ نمونە گەروی هورمز ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بڕیار بدا باز لە کەشتەکان وەرگێ لە گەروی هورمز سەرۆکترۆم زۆر لە من نیگەران دەبێت یاخود بە درۆن یا هەر زۆرێک هێرش بکەن یان هەڕەشە لەو کەشتیانە بکەن بڵێن تا حزب الله پارێزراو نەبێ من گەروی هورمز جارێکی دیکە دادەخەم ترەم دڵخۆش نابێ و دیسان شەڕ دەست پێ دەکاتەوە لەو کاتە هەڵوێستی کۆنگرێس چییە؟ دەتوانی پرسیارەکە دووبارە بکەیەوە لەو کاتەی کە ئێران کارتی گەروی هورمز بەرامبەر ئازادبوونی حیزب الله بەکاربێنێت هەڵوێستی کۆنگرێس چییە بۆ سەرۆکەکەیان بۆ دۆناڵد ترامپ؟ ئەگەر بابەتەکە پێوەست بێ بە حزب الله ئەو کاتە دەهێندە گەورەتر دەبێت بەراورد بە کەنداوی فارس چونکە زۆرینەی ئەوانی لە کۆنگرێسن پشتیوانی لە ئیسرائیل دەکەن بەدڵنیاییەوە پشتیوانی لە سەرۆک ترامپ دەکەن ئەگەر هێرش بکاتە سەر حزب الله و سەر ڕژێمیش لە ئێران. باشە زۆر قسە لەسەر ئەوە کرێت کە شەقامی ئەمریکی بەشێکیان ناڕازین لەم هەڵگیرسانی جەنگە پرسیارەکەی من با ئەوە بێ ئایا کاریگەری شەقامی ئەمریکی بەسەر بڕیارەکانی کۆنگرێسەوە هەیە؟ پێش هەموو شتێک لە زانستی سیاسی ڕای گشتی ئەمریکا لەگەڵ ئەوانەیە کە لە ڕووی هزریەوە ڕاستڕەون یان چەپڕەون هەرگیز هەڵوێستی خۆیان ناگۆڕن دەزانین ئەجەندایان چۆنە بەڵام ئەوانی لە ناوەڕاستدان پشت بە هەژمونی میدیا دەبەستین کاریگەریان لەسەر دەبێت بۆ نمونە سەردەمی جۆرج بوش چی ڕوویدا یا لە سەردەمی 8 ساڵی بەراک ئۆبامە چی ڕوویدا 4 ساڵی ترامپ و 4 ساڵی بایدنیش بینیمان زۆرینەی ئەوانەی لە دەستگای ڕاگەاندن لە ئەمریکاش تا ڕادەیەک نزیکن لە بەرەی چەپ دوایەوەی کە ئۆباما ڕێکەوتنامەی ئەتۆمی واژۆ کرد من واشنگتن پۆست نیویۆرک تایمس و شیکاگۆ تریبیوت ئەم تۆڕانە ئەم تۆڕە سەرەکیانەی میدیا دژی ئەو جەنگان نەک لەبەرەوەی دژی جەنگن چونکە شتێکەیە پێی دەگوترێت ڕێکەوتنامەی ئێران ئەو ڕێکەوتنامەیەش کاریگەریەکی زۆری هەبووە پارەیەکی زۆر جمجۆڵی کرد 150 میلیارد دلار لە ئەمریکا و نێردرایە ئێران لێرە دەبینین خەڵکانی کەنگرێبەستیان کردووە سودمەند بوونە بۆیە 180 میدیاکان لە دژی سەرۆک ترامپن ئایا ئەمە کاریگەری لەسەر دەنگدەران دەبێ من هەمیشە گوتومە من ماوەیەکی زۆر ئەوانەکانی زانستی سیاسیم داوەتەوە ئەم بابەتانە کاریگەریان نەبێ بە ئابووریە کاریگەری دەبێت لە کۆتایی مانگدا چەند پارە لە گریفانە دەمێنێتەوە ئەمە کاریگەری هەیە چونکە سیاسەتی دەرەوە کاریگەری نابێت ئەوەی لە سیاسەتی دەرەوە کاریگەری دەبێت ئەوەیە ئەگەر ئیسرائیل هێرش بکرێتە سەری بەڵام ئەوانەی بابەتانی دیکە کە ڕوو دەدەن زۆر کاریگەری لەسەر هاوڵاتیەکی ئاسای ئەمریکی نابێت ئەگەر گەروی هورمزیش دابخرێ و دۆخی ئابووری خراپتر بێ و سەخت بێ ئەو کاتێکە ڕایگشتی ئەمریکا لەمە تێدەگا ئەو کاتە چارەسەریش بووە باسی ئیسرائیلە کرد پرسیارێکی ئەتوانم بڵێم بۆ ئێمە دووبارە بەڵام هەمیشە وەڵامە جیاوازەکانم وەرگرتۆتەوە خاڵی هاوبەش لە وەڵامەکەیە هەیە دەوترێ ئیسرائیل هانی ئەمریکایدا هانی دۆناڵد ترامپیدا بۆ ئەوەی ئەم جەنگە هەڵگیرسێ ئێستا ئەمریکا شەڕی خۆیەکە یا شەڕی ئیسرائیل کۆنگرێس چۆن سەیریەکات ئەم بابەتە پێش کۆنگرێس میدیا بە شێوەیەکی گشتی ئەو دروشمیان سەرمایه‌گوزاری تێدا کردووە دەزانین ئەو لایەنە سیاسیانە کێن بۆ چونکە ئێمە بە فارسی و بە عەرەبیش سیر دەکەین چ قسەیەک بڵاو دەکرێتەوە ئەمە ئەمریکانیە پەلکێشی ئەو جەنگە دەکرێت چونکە ئەمریکا خۆی ئاژانسی هەواڵگیری هەیە کە ئەوان کاریان کردووە و چەندین وڵات لە ناوچەکە لە هێز و دەسەڵاتی و ئاژانسانە تێدەگەن لە ڕووی بیرۆکراسیەتیشەوە دەبینین خوێندنەوەی بۆ کراوە لە کۆتاییشدا سەرۆک یا هەر سەرۆکێک بێ
ژمارەیەک بەرژەوەندی و بلۆچی هەیە کە کاریگەری لەسەر ئیدارەکەی دەبێت. ئیسرائیل لاوانی یەکێک بلەوانەی هەژمونی هەیە. حکوومەتەکەی نەتەنیاهو بە دنیایەوە چونکە پەیوەندیەکی تایبەت لە نێوان ترامپ و نەتەنیاهو هەیە، ئەمەش ڕۆڵی خۆی دەبێت. بەڵام لاتان بێت لە جەنگی 12 ڕۆژی ساڵی ڕابردوو کاتێک ئیسرائیل بەردەوام بوو لە هێرشکردنە سەر میلیشیاکان و سوپای پاسداران و میلیشیاکانی دیکە، ترامپ چی گوت؟ ترامپ بە نەتەنیاهۆی گوت ئەو جەنگە ڕاگرا چونکە لە بەرژەوەندی ئیدارەکەی من نییە. کەواتە ڕاستە ئەمریکا دەتوانێت بە هاوپەیمانە دۆستەکانی بڵێ بوەستە. لێرەش سەرۆک ترامپ لەگەڵ ئیسرائیلیەکان چووە ناو ئەو شەڕە بۆ کەمکردنەوەی هەڕەشەکانی ئەو ڕژێمە، بەڵام کاتێک سەرۆک تێگەیشت ڕێچکەیەکەیە بۆ قسەکردن لەگەڵ ڕژێم، ئیسرائیل لەگەڵی نەبووە، ئیسرائیل لەگەڵی نییە، چونکە ئێستا سەرۆک وەزیران نەتەنیاهو دەڵێ من لە شەڕ بەردەوام دەبووم و ڕێز لە بڕیارەکانی سەرۆک ترامپیش دەگرم. بەڕێز وەلید، ئەگەر لە کۆتایی ئەم جەنگە دۆناڵد ترامپ چیرۆکێکی کاریگەر و بەرچاوی سەرکەوتنی بەدەستەوە نەبوو، ئایا کۆنگرێز لە دەسەدا؟ بە کورتی سوپاس دەکەم وەڵامم بیتەوە. لەو بڕواایەدانیم پێشەم شتێک بڵین سەرکەوتن واتای چییە؟ ئەو دانوستانە لەوانەیە تا ئەیلول بخانە، ئێوە دەزانن سەرکردەکانی ئێران چۆنن زیرەکن لە کات کوشتن. ئەوەی بینیمانە کە دانوستان درێژەی پێدەکێشێت لایەنێک شکست بێنێ نەخێ لەو باوەڕدانیم. ئەگەر جەنگێک هەڵگیرسێ ئەو جەنگە زۆر درێژە ناکێشێت. ئەگەر ئەو جەنگە هەڵگیرسێ زۆر درێژە ناکێشێت، سەرۆک ترامپ و ئیدارەکەی و ئیسرائیلیەکان و ئۆپۆزیسیۆنی ئێرانیش لەو جەنگە براوە دەبێت. ئەو کاتە ڕژێم لەمە تێدەگا، ئەوەی ئێستا ڕژێم دەیەوێ دۆخەکە خاو کاتەوە یاخود ڕزگاری بێت تا دەگاتە هەڵبژارنی ناوەڕاستی ئەم ساڵ. بەڕێز وەلید، ئیسرائیل دەتوانێت بەبێ پاڵپشتیەکانی ئەمریکا بەردەوام بێ لەو جەنگە؟ ئیسرائیل دەتوانێت بۆ ماوەیەکی زۆر درێژە بەشە لەگەڵ حەزبوڵڵا بکێشێت، بەڵام ئیسرائیل شەڕێکی گەورە بکات لەگەڵ ڕژێمی ئیسلامی بێ هاوکاری استراتیژی ئەمریکا، ئەو کاتە بۆی سەختتر دەبێت. ئەوەی لێرە وم بووە بە دەرەنجامەکەی و بابەتەتان پێ بڵێم، خەڵکی ئێرانە بەرەی بەرەنگاربوونەوەی ئێرانە. لەو بڕواایەدا ئێمە وە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت دان بە ئەنجومەن و حکوومەتێکی ڕاگوزەر لە نێو ئێران دابنین بیناسیێنین. پێم وابوو دەبواە چەک بە خەڵکی ئێران بدەین، هەموو پێکاتەنەتەوەیەکان ئەو کۆمەڵگە سیاسی بچووکانی لە نێو ئێران نەدەبوو لای ئێمە بن. با بڵین 90 ملیۆن ئێرانی نەک 95 ملیۆن پێویست بوو لەگەڵ هێرشەکان و بۆردمانەکان ئەوانش بچن ڕژێم لەناوبان، بەڵام بەداخەوە بە نەبوونی خەڵکی ئێران لەو شەڕا ئەو کاتە زیانێکی گەورەتر دەبێت. بەڕێز وەلید فارس، سوپاس دەکەم کە ڕاستەوخۆ بەشدار بووی لەم گفتوگۆیە لەگەڵمان. دەست خۆش.